پێم وانییە ئەمریکا بیوێ نظامی ئێرانی بڕوخێنی لەم مەرحەلەیە لە قۆناغی ئێستا نظامی ئێرانی بڕواناکەم بەخۆم بیگۆڕێت لەبەرو هیچ ئامادەکاریەک لە بۆ قۆناغی دوای ڕوخانەکە نایبینین کاتی خۆی کە نظامی عێراقی لێدر لە ساڵی 1991 لەبەرچ نەڕوخێنرا لەبەرەوەی پاشی ڕوخان هیچ شەک حاضر نەبوو دوای 13 ساڵ 12 ساڵ ڕوخاندرا نظامی ئەسەد 2011 ڕوبەڕووی شعبی سووری بووە بەڵام نەڕوخێنرا لەبەرەوەی حازرایی نەبوو ئەحمەد شەرع لە 2023ەوە لە ڕێی چەند منظەمەیەکی ناحکومی هاوکاریان کرد و عیلاقیان لەگەڵ دروست کرد و تەدریبیان پێکردن و بەنەتیجە هێناینەوە ئێستا ئەو نظام ئێستا لە سووریا هەیە هیچ شتێکی لە خەڵکی سووریا نەگۆڕیوە تەنها ئەوەی مەسلحەتی ئەمریکا دابین دەکات ئەگەر نا نظامێکی دیکتاتۆری قەومی دینیە پێشتر نظامێکی دیکتاتۆری شۆڤینی عەرەبی قەومی بوو ئێستا نظامێکی قەومی عەرەبی شۆڤینی دینیە یعنی ئیزافەشی هەیە کە وەزعی سووریا خراپترا لەبەرەوە پێم وایە هیچ کۆبنەوەک بڕێوە ناچی لە بۆ مەسلەی قۆناغی دوای ڕوخانی ڕژێمی ئێرانی یعنی ئەو نظامی ئێستا هەیە هەر تەنها ئامانج لەم هێرشانە ئەوەیە کە ئێران دابمالدرێت لە چەکی ئەتۆمی لە بەرنامەی ئەتۆمی و ئێستا شتێکیشی هاتە سەرێ لە چەکی بالیستی یعنی لە ساروخی بالیستی و هیچ تەراجوعی شتێدا نییە ئەمریکا تەراجوع لەم بڕیاری خۆی ناکات سەبارەت بە لەناوبردننی چەکی ئەتۆمی ئێران و مستحیلە یعنی بە هیچ شێوەیەک ناتوانن تەراجوع بکەن بەڵام پلانەکەوا بزاریەکەم لە ڕێی ئیسرائیل لێ بدرێ داوای مفاوەزات بکرێ بەڵکو ئێران تەنازول بکە تا ئێستا ئێران تەنازولی نەکردووە و قۆناغی دووەم ئەمریکا داخلی شەڕەکە دەبی بەداخ ینی ئەوەی کە دەبینین بەداخەوە زەرر و زیان لە خەڵکی ئێران زۆر دەکەوی و ینی شعوبی منتیقەوە خەریکە هێدی زەرریان پێدەگات هەر لە غەزەوە بگرە کە خەڵکەکە ئیبادە بوو لە سووریا خەڵکەکە ڕەشوڕوتە ئێستا هیچ چارەسەرێک لە بۆ خەڵکی سووریا لە بۆ داهاتی سووریا بەدی ناکەین و نظامەکە هەر نظامیش دیکتاتۆرە و هەر ڕەشوڕوت و ڕزار بڕاینە حتا قەزی کوردیش لە سووریا هیچ وازەحنیە یعنی ئەوەی کە ئەو گۆڕانکارانە وەکو پێشتر نەتەنیاهۆ بەر لە 2 ساڵ ئەعلانی کرد کە خەریتی ناوچەکە دەگۆڕن و دەبێت چاوەڕێەوە بکەین کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکە بڕێوە بەڵام شەرط نییە ئیجابی بیت یعنی مەرجنیە ئەو گۆڕانکاری ئیجاب هەرچەندە ئێمە وەکو کورد دایمە لە زاویەی قەومیەوە تەماشای گۆڕانکاریەکان دەکەین ڕەنگە چاومان لەوە بێت کە پشتی ئەو گۆڕانکاریانە بەر ئێمە بکەوێت چ لە سووریا چ لێرە لە کوردستانی عێراق یان لە باشووری کوردستان چ لە باکوور کە باخچەلی باس دەکا ئەوە بەرەو ئێمە بەر لە ساڵێک باخچەلی ئەعلانیان کرد کە ئاشتی لەگەڵ ئۆزەلان دەکەن ئێمە واقمان ورمەکە لەبەرچ لەم کاتەدا تورکەکان دایانێ و ئاشتی بکەن تومەس دایانزانی گۆڕانکاری لە ناوچەکە بڕێوە ئێران ئێستاکە یان دەبی لە ڕێی مفاوەزات تەنازولی ئازار بەخش پێشکەشی ئەمریکا بکە ئەویش بریتە لە تەسلیمکردنی چەک و جبەخانە مەترسیدارەکەی لەسەر ئیسرائیل و لەسەر خەلیج یانیش دەبی لێدانێکی ئازار بەخش بخۆ بە نەتیجە ئێستا هەم ئازاری لێدانەکەەوە دەچێژی و هەم دەبی بستەوە بن خێمەی سەفوان وەکۆی لە عێراق لە 91 بوو تەنازول لەسەر وەرەقە بکە ئەوەی کە تاوەڕوان دەکرێت ئێران لەبەر چ یەکەم توانایەکی نابەرابەر هەیە لە نێوان ئیسرائیل ئەمریکا بەرامبەر ئێران و لە هەمان کاتدا ئێران پشتیوانی نێودەوڵەتی نییە ئێستا ئەوروپا بە کاملی پشتیوانی ئیسرائیل دەکات لە خیتابیان بەوازەحی دیارە و سین و رووسیا کە دەوایە پشتیوانی ئێران بن یان بە ناڕاستە خۆشبی لە محوەری ئێرانی بوون هیچ بێدەنگن و بلاکس ئێرانیەکان ئێستا باس لەوە دەکەن کە ئەوان فرۆشراون لە بەرامبەر شەڕی ئۆکراین ئەوەی لێرە لە بۆمە گرنگە ڕەنگە پرسیارەکانمان ئەوە بی یەکەمیان لێکەوتەی ئەو شەڕە لەسەر عێراق چییە یعنی ئێستا ڕەنگە ئەمە وەکو هاوڵاتی لێرە پرسیار بکەین بڵێن شەڕی ئێران ئیسرائیل لێکەوتەکەی لەسەر عێراق چییە تەسیراتی لەسەر عێراق ئایا بەیانی دوو بەیانی لە ڕووی ئابوووریەوە تەسیری چییە لە عێراق دەدرێیان نادرێ ئەگەر بێت و ئەو گروپە شیعە ناپەسەندانەی کە دژی ئەمریکانە داخلی شەڕەکە بوون ئەو لێکەوتەیە کە بەسەر لەسەر عێراق بوو عێراق تو ڕوبەڕووی وەزعیکی ئابووری خراپ بوویەوە دۆلاری لێگیرایە و نەفتی لێ قەتع کرا و ینی پەلاماردرا بێگومان پروشی بەرێمە دەکەێت چکە ئێمە ئێستا بەشەچین لەناو خاچی عێراق و ڕاستە و خۆ بەر ئێمەش دەکەوێت ئێمەوە بەبێ شەڕ موچەمان لەبوو نایەت و عێراق پارە نانێری و مفاوەزات ناگەون نەتیجە جاوەرە شەڕ بێ عێراق بەتاکید باردۆخەکە زۆر ئالۆز دەبی
دووەمیان لێکەوتە سەربازیەکەی یعنی باشەوە بەیانی دووبیانی ئێران پەلاماری مەیدا یعنی شەڕە لەوانەیە ساروخ بگرێتە هەرێمی کوردستان ئایا ئەو شەرەکە ئێران یان دەگاتە ئەو شوێنێکە ئەو قۆناغی کە ئێران پەلاماری مەبدا موشکمان تێبگری و یان پەلاماری حەزب کەسایەتی دام و دەستگای دەوڵات حتا خەڵک بدات وەکو پێشتر ئێران بە تۆمەتیەوەی کە پەیوەندیەک هەیە لە ئێرا لەگەڵ ئیسرائیل پەلاماری داوە چەندان جار پەلاماری هەولێریدا وە مەترسی پەلاماری دنی تورکیا ئایا تورکیا پەلاماری ئێمە نادا گەربێت ئەو باردۆخی ئێستاکە دەرفەتێک بڕەخسی تورکەکان بێن چونکە حازرن سەد بنکیان لە ناو هەرێمی کوردستانەیە هەرچەندەوان بە خۆشیان دەترسێن وەزەگەر بێت و نظامی ئێرانی لە قۆناغی داهاتوو ڕوبەڕووی ئەوە بووە کە بەسەر نظامەکە بڕوخێ فەوزا دروستبی و لە عێراق فەوزا دروست بوو دەرفەتێکی باشە لە بۆ تورک لەناو ناتۆیە و ڕەنگە پشتی بەربکەوی ئەگەر بێت و بێتە ناو ئەو نەخشەی کە بگوایە لە ناوچەکە گۆڕانکاری دروست دەبی و پرسی ئەوەی کە ئەلی حەشدی شعبی بەیانی دووبایانی پرسیار ئەوە هەموو پرسیارە کە لە مناقشەی سیاسی حتا لە فەلسەفەش پرسیار گرنگترە لە جواب ئایا حەشدی شعبی بەیانی دووبایانی بتۆمەتی ئەوەی کە هەرێمی کوردستان عەلە لەخەل ئێستا محایدا یان بێدەنگە پەلاماری کوردستان نادا چەکیان لە ئێمە باشترە و ژمارەیان ڕەنگە زیاتر بێ و هێزێکی عەقایدین ئەوەش یەک لە مەترسیەکان جا بێنە سەرەوەی کە ئایا حکوومەتی هەرێم وەکو موئەسسەسەی دەوڵەتی و ئەحزابی سیاسی حازرن لە بۆ گۆڕانکارێنی ئێستا ئەم پێم وایە هیچ حازر نین بەلاکس یعنی ڕەنگە ئێستا ئەو قسەیە دەکەم ناونشانێکی باش بی ئێمە چەندین هۆکارمان دەتوانین ڕێزی کەین کە مەترسین لەسەر ئێمە بەڵام یەک هۆکارمان نییە کە ئێمە ئیسفادە لەو شەڕە بکەین تا ئێستا هیچ هۆکارێکیشمان نییە ئێستا ئێمە پارێزراو بین یعنی جگەلەوەی دەستکەوتمان نەبێ پارێزراویش نین تا ئێستا کە هیچ یعنی ئەو حکوومەتی هەیە حکوومەتێکی کەس ناونیشان نییە ناشەرعیە لە دەرەوەی شەرعیەتی هەموو شەرعیەتێکە هیچ شەرعیەتی نییە ئەو حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە و تەوافقی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان نییە کۆ ببنەوە لیژنەیەکی تەنسیقیان هەبیت یان بەیانێکی هاوبەشیان هەبیت چ لە نێوان دوو حزبە دەسەڵاتدارەکە چ لە نێوان هەموو حزبەکان یعنی بە دوو حزبە دەسەڵاتدارەکەشەوە هیچ ئامادەکاریەک بەیانێکی مشتەرەک بلاکس حزبەکان دابش بوون هەرێکە و بەیانێکی خۆی هەبوو زۆر بەیان دەکرد هەمیان دەریان نەکرد جگەلەیەک بەیانی سەرۆکایەتی هەرێم من پێم وایە بەیانێکی باش بوو ئەگەر ڕێککەوتن لەسەر بەیانەکە کرابێ بە تایبەت لە بینی پارتی وشێتی من پێم وایە بەیانێکی باش بوو کە خۆ بە دوورگرتن بوو لە ململانەیەک کە ئیشی ئێمە نیە و لە قەبارەی توانای هەرێمی کوردستان زۆر گەورەترە ئەمە بەرگەی دوو موشک ناگرین نەک ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتێکی گەورەی دراوسێ کە ساحێبی جبەخانەی زۆر گەورەیە و بە ئیزافەی ئەوەی کە هەرێمی کوردستان لە باردۆخێکی ئابووری زۆر خراپدایە باردۆخی ئابووری هەرێمی کوردستان و ئێستا بوو چەند هاتیەوە خەریکە دەبتە 2 مانگ و یعنی لە مانگ ئاوای کردو هیچ بەرچاوڕوونێش نییە و کە باردۆخی ئابووری باش بێ ڕێککەوتن لەگەڵ بەغدا بێ چاوەمان لەوەی کە محکەمە ئیتیحادی بە خێرای خۆی ئەگەر بەیانێک دەربکە بەشک و مانگێک موچە بنێردرێ بەداخەوە هەرێمی کوردستان لە بۆ قۆناغی ئێستا حازر نییە و زەرفێک دروست بووە لە هەرێمی کوردستان مەخابنەوە قسەی دەکەم ئێستا ئێمە دەبی مەمنوون بین ببینە عێراقی بۆی عێراق پارە مامداتێ پرسیارێک دەکەم گریمان بەغدا وتی کاکە ئێوە بڕۆن سەر بەخۆن بڕۆن هەولێر سلێمانی دوهۆک هەڵەبجە بە کەرکووت شەو لە بۆنگۆ ئەرێ ئێمە دەتوانین بیانژێنین ناتوانین یعنی ئەوە باردۆخێک کە حکومڕانانی هەرێم لە بۆ ئێمەی هاوڵاتیان دروست کردووە کە بڵێن کاکە مەمنونین ئێستەمە دەمانێت ببینە عێراقی قبول نییە یعنی تۆرە مەعادلەکە لە چ گۆڕا مەعادلەکە لە دروشمی بەرەو سەربەخۆییەوە ئێستا هاتوین لەسەر ئەوەی کە بڵێن کاکە ئێمە دەمانێت ببینە عێراق قبول نییە قبولینی ئێمە ببینە عێراقی و پارەشمان بداتێ لەبەرەوەی پرسیارەکەیان معقولە نەفتەکەی خۆتان دەفرۆشن کاپارەکەی بە پێی دەستور کە ئێمە بخۆمان دەنگمان لەسەردایە مەفروضە و پارێ بگەڕێتەوە ناو یەک قاسەی یەک خەزێنەی لە بۆ هەموو خەڵکی عێراقی بە پێی دەستور باز دەکەم پارەکە دیار نییە و حکومڕانی هەرێم کەس نازانی ینی نە پەرلەمانێکمان هەیە کە پەچی کەوتو هەر ئیشیشمان پێی نەماوە بەڕاستی یعنی 10 ساڵە زیاتر لە 10 ساڵە پەرلەمانی کوردستان تەواو بێ ئەرزش بووە خراپترین خولی پەرلەمان خولی ڕابردوو بوو و زەمینەی ئەو دروستبوونی ئەو خولشی دروست کرد
مؤسساتی ڕقابی لە کوردستان تەواو بە تەواوی پەچیان کەوتووە، یعنی لە پەرلەمان ڕەدەست پێکا لە بۆ دەستەی نەزاها کە ماوەکەی بەسەر چوو ئەویش ناشەرعیە وەرە دەستەی نەزاها بە خۆی دەبواە دز و گەندەڵ بگری ئێستا بۆ خۆی بە ناقانونیش دەکات، یعنی بە خۆی لە چوار لە ناو ئیتارەکی ناشەرعیە و ئێمە ڕقابەی مالیمان هەیە ئەویش سەرۆکەکەی نەماوە و هیچی شوکاری نیە ئێستا بێ ئیشە کە مؤسسەیەکی ڕقابی بەسەر حکومڕانی بە کورتی دەبێت ئەوان تێپەڕمێستا دێمە سەرۆکی کەسە بکرێت زائیدەن ئێمە داواکاری گشتیمان هەیە ئەویش بێ ئەرزشە و پارتیویشیتی بێ قیمەتیان کردو هیچ ناتوانانی یعنی لە منەظەمات کە دەوری ڕقابە دەبینی ئەویش تقریبا سەتانەوەتی ماوەی بەسەر چووە بە سندیکای ڕۆژنامە و سەدە 12,000 هەر ماوەی بەسەر چووە سندیکای پارێزەران بە هەمان شێوە کە سندیکا گرنگەکانن هەموو ڕۆژنامە لە کوردستان دابش بە بەسەر حزابی سیاسی ڕۆ لە ئەسلەکەی خۆی نابینی کە بریتی لە دەسەڵاتی چوارن دەسەڵاتی ڕقابە بەسەر کۆمەلگا و حکومڕانی و ئیلی ئاخری ئاخیر بەشی قسەکان کورد دەکەمەلەوەی کە دەبوایە چ بکرێ یعنی ئێمە هیچمان نەکردە ئێستا بەڵام دەبوایە چ بکرێ یەکەمیان دەبوایە خەلیەیەکی ئەزمە دروست بکرێ یعنی ژوورێکی ئۆپراسیۆنی سیاسی مەرجعیەتێک چکە پەرلەمانمان داخراوە على الأقل بە حزب سیاسەکان سەرۆکی حزبەکان ژوورێکیان هەبوایە قسە بکەن لەسەر چی لەسەرەوەی کە مەجموعە خەبیر هاتبانە بیان گوت بەکە کە لێکەوتەکانی شەڕی ئێران ئەوەیە دەبی ئاگاتان لە خۆ بێ مەزەخیرەی دابنێ باین دوو بایانی ئەوە ئەزمەیەکی قات و قوڕی ناوچەکە دروست بوو خەڵکی کوردستان چ بکەن دەبوایە ینی خەلیەک هەبووە بۆ بیرکردنەوە لە لێکەوتەکانی ئەو شەڕی ئێستا هەیە لە ناوچەکە بەڕاستی شەڕێکی گەورەیە ها ینی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو یەک لەو شەڕانەیە کە بە چەکی زۆر پێشکەوتوو لێک دەدرێت کە عەبر القاراتە لێکەوتەکانی جارێ دەرنەکەوتو باینی دووبایانی ئەو بە چەکی نەوەوی کە ئەو ڕۆباز دەکرێت بە چەکی ئەو پێدەگوترێت یۆرانیوم منەزەب ئەگە لەو مەکامین چی پێدەگوترێت ئەو شوێنانێک کە نەوەوی لێ بەرهەم دەهێنرێت ئەگە لێ بدرات تیشکەکەی گەیشتە هەرێمی کوردستان یان بوو زەمیل لەرزەک دروست بوو ئێمە حاضر نین لەبەوە حاضر نین لە بۆ هیچ لەو لێکەوتانێک کە لەو شەڕە احتیمالە بکەیتەوە ئەگەر هیجرەتێک لە ڕۆژئاوای کوردستان دروست لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بەرەو ئێرە ئێمە حاضر نین ئەگەر هیجرەتێک لێرە دروست بوو تورکات حاضر نین و دوو دەبوایە مەسەلەن پارتیویشێتی یان حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیق و قەنەواتی بدیت بایە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بڵێن کاکە ئێمە بەشەک نین لەو شەڕە و لە جیرانی ئێمە و ئاگرا ئەگەر شتێک بوو حەقا دیفاعکمان لێ بکەن ینی پرۆژەیەکی هەبووە گەڕێک ینی سەردانێکی جەماعیان کردبا لە بۆ کۆنسولخانە و سەفارات و وڵاتان و شتێک هەبووە بە ناوی هەرێمی کوردستان بڵێن کاکە ئێمە بەشەک نین لەو ململانەیە و بەڕاستی ئەوەی ڕوودا عیلاقی بە ئێمەوە نیە و چارەسەرێکمان لێ بکەن ئەوەی پێتان دەکرێت تەبعاً مادەمە ئێوە ناوچەکە دەگۆڕن ئێمە بەشەک نابین لەو ململانەیە لە بەرامبەردا ئێوە زمانی مانەوە مام بکەن زمانی زەرەر پێ نەگەیشتنمان بکەن ئێمە گەر پشتیوانی ئێران ناکەین خۆ دەبێ ئێوە با ئەوەندە هاوکاری ما بکەن کە زەرەرمان پێ نەگات سێم خیتابی داخلی مهم بوو خیتابی داخلیمان نییە یعنی هەر یەکە و ئیسلامیەکان بە نەوعک بەیان دەرکردو و ئەحزابی سیاسی دیکەش بە نەوعیش کە بەیان دەرکردووە دەبوایە خیتابێکی هاوبەشە بیت چ بەرامبەر ئێران چ بەرامبەر بەغداش چونکە لە بەغدا دو سێ ڕۆژە هەز دەکرێتەوە خیتابێکی قەومی شۆڤینی هەیە مەزهەبی هەیە بەرامبەر هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە ئێوەش بەشێکن لەو ملانەیە و ئێوە پشتیوانی ئیسرائیل دەکەن و پشتیوانی ئەمریکا دەکەن بەیانی ئەگەر ئەمریکا شەڕەکەی گەرم کرد و لە عێراقیش لە قیاداتی حەشدی شەعبیدا ڕەنگە ئەوان زەرەر لە ئێمە بدەن دەبوایە خیتابێکی یەکگرتووی هەرێمی کوردستان هەبوایە کەم پێ وایە نە خیتابمان نییە ئەمە هیچ مؤسساتیشمان نەمایە و حازریش نین لە بۆ سیناریۆکانی پاشی ئەو شەڕە یعنی سیناریۆکان بریتە لەوەی لە بۆ نمونە ڕۆژهەڵاتی کوردستان دەرفەتێک دروست بوو لە بۆ کورد ئێمە چۆن دەتوانین هاوکاریان بکەین هیچمان نییە بژاک بەیانێکی دەرکردووە و دیموکرات بەیانێک و کۆمەڵە بەیانێک و ئەوان لای خۆیان ئێمە هیچ حاضر نین بۆی هاوکاریان بکەین ینی هیچ حاضر نین لە بۆ تەبعاتی ئەو شەڕە یعنی لە بۆ نمونە ئەگەر بێت و لە عێراقیش درا منطقەی ناوچەجێ ناکۆکەکان چۆل کرا حەشدی شعبی لێکشاوە ئەمە حاضرین لە بۆ بتوانین زارێشکە کۆنتترۆلی بکەینەوە ناوەڵە حاضرین ناوڵە ڕەنگە بیریش لە نەکرابیتەوە باس لەوە دەکرێت کە هێز پێشمەرگە لە ئاسایش لە هەندێک جێگە لە ئینزارن لە بۆ هەر ئەگەر بەڵام یعنی ئەوە حزبیە چکە هێزی پێشمەرگە لە کوردستان هێزێکی حزبیە ئەخیراً
دەبواە هەرێمی کوردستان ئێستا حالی حاضر باشترین دەرفەت بوو ئەوی پارتی وشیتی و حزابی سیاسی ببایە هاندەر ئەو شەڕە حکوومەت هێرێن پێکات باە حکوومەت هێرێن پێکات باە پەرلەمان چالاکرا باە و پەرلەمان زنجیرەک بڕیاری لەبارەی ئەو باردۆخە نوێدا بواە یعنی مشت و ماڵێکی ناوخۆ کراوە بالعکس هیچ لە گۆڕێنیە یعنی حتا ئەگەری کۆبنۆژ لە گۆڕێنێ نەک پێکێنانی حکوومەت یعنی ئەگەر لە گۆڕێنی ئێستا بۆ پێکێنانی حکوومەت ئەو ئیدارەی لە هەولێر هەیە ئیدارەیەکی حزبی صرفە ئیدارەکەی لە سلێمانیش بە هەمان شێوە هیچ پەیوەندی بە شەرعیەتی دەستوری قانونیەوە نییە. زۆر سپاس.